بینەران و بیسەرانی پۆدکاستی یادەوەرەکانی دۆزەخ سڵاوێکی گەرمتان لێبێ لە ئەڵقەیەکی نوێی ئەم پۆدکاستە لەگەڵ ئێوەین و ئەم جارە حەزم کرد بە چیرۆکی کاک خەبات با پشتی ئاشناتان بکەم. کاک خەبات چیرۆکێکی هەیە، چیرۆکی خۆی و چەند پێشمەرگەیەکن کە دەستگیر کراون بە چەکەکانیانەوە. جا ئەم چیرۆکەشی نووسیوەتەوە، بڕیارە لە ئایندەیەکی نزیکە ببێ بە کتێبێک چاپی بکات. کاک خەبات خۆشبەختانە دەرباز بووە، گەیشتە ئەمڕۆ بۆی ئەم چیرۆکی خۆی بۆ ئێمە بگەڕێتەوە. من کاتی خۆشی لە فەیسبووکە بە زنجیرە هەندێک لەو چیرۆکی گێڕاوەتەوە، بەڵام بێگومان ئەوەی ئەمڕۆ لێرە گوێتان لێبێت بە وردەکارێکی زیاترەوەیە، ڕەنگە زۆرشی تیابێت کە لەوێ باسی نەکردووە. کاک خەبات بەخێر بێی. زۆر سپاس. چەنابەت لە دەرەوەی کوردستانی شەژی ساڵانێکەوەیە؟ بەڵێ نزیکەی لە ساڵی 27 ساڵ دەبێ لە دەرەوە. لە 98ەوە؟ بەڵێ لە 98ەوە ماوە کاتمەوە چەند ساڵێک و گەڕامەوە. لەکوێی لە دەرەوە؟ لە فنلەندا دەشت. ئەم چیرۆکی ئێوە چۆنە کاک خەبات؟ ئێوە کۆمەڵک پێشمەرگە بە چەکەکانتانەوە دەستگیر کراون بە خیانەت. بەڵێ ئەم خیانەتەی تر لە چیرۆکی زۆر بەمانە شتێکی هاوبەشە. بەڵێ کاوێ ساغا گوتنی کورد خاینەوە. بەتاکید ئەمێ بزانم چۆن بوو ئەم گرتنەوە، کەی بوو، ساڵی چەند بوو، تۆ چۆن بووی بە پێشمەرگە؟ خۆی لە کۆی پرسیارەکە کەلیمەی وشەی ئەخیرت تەواوە چۆن بووم بە پێشمەرگە، حەز دەکەم لەوە دەست پێ بکەم. چونکە ئەگەر بگەڕێینەوە بۆ ئەو ساڵانەی کە من بوومە بە پێشمەرگە لەگەڵ تەمەنم بەراوردیکەی زۆر تەمەنم 15 ساڵ دەبی لە ساڵی 87 کە من بەخۆم والیدم لە 72 بزەبت 15 ساڵ بوومە ئەو کات. ساڵی 87 بوومە پێ لە 23/5/1987 من بوومەتە پێشمەرگە لە سنووری ناوچەی شەقلاوە. بەڵام چوونم بۆ پێشمەرگایەتی ڕاستە ئێمە باگراوندێکمان هەبووە لە ماڵەوە کە دوو برام پێشمەرگە بوونە پێشتر لە ساڵی 75 کە شۆڕ شتێک دەچێ وەکو ئەو هەزاران کوردە ئاوارەیە بەهۆی ئەوەی کە باوکم پێشمەرگە بووە، مامم پێشمەرگە بووە، مام عەدەت دۆشکە بووە لەو کات تیارەیەکی خستووە و دیارە خەڵک ناوی زانیوە و جەنابی سەرۆک بارزانی ئەو خەڵاتی پێدایە نەوێرە بمینێتەوە کە پاش شۆڕشتی، چکە خەڵکەکی زۆر ماوە حکوومەتی عێراقی عەفوی دەرکردو ئەو نەیتوانی ئیدی ئەمە ڕۆیشتین بۆ ئێران. لەوێ 5 ساڵک تا ساڵی 79 کاتی انقلابی جمهوری ئیسلامی دەبی لەگەر شاهنشای گۆڕ بە گۆڕ، ئیدی وەزعی ئێران و ژیان زۆر تێکچوو، گوزەران نەبوو، کارم بە بیرمە کە هیچ نەبوو. فارسەکان ئەمە لە شاری مبارەکە بووین نزیک ئەسفەهان، لەوێ شتیان بۆ کۆ دەکردینەوە، یعنی ژیانشی زۆر ناخۆش، یارمەتی و هاوکاری. ئیدی باوکم و مامم چوون لە لای کاگدریس ئەو کات کە هاوکاری بکرێن، ئەویش گوتی بەداخەوە کە ئێستا خەڵکێکی زۆر داوای هاوکاری دەکە، ئێستا ناتوانین، بەڵام ئیجازەیان لەو وەگر کە بێنەوە. ئامۆژگاری کاگدریس ئەوە بگوتی پێم خۆشە بگەڕێنەوە، تەنیا ئەوە مەکەن کە ببنە پیاوی ڕژێ. جا وەختە لێبوردن هەبوو، چی هەبوو؟ لێبوردنی گشتی هەبوو ساڵی 79 بەو ئەوەی کە سەدام حوسێن هات بۆ سەرۆکۆڵە. ڕاست ئەو کاتی لێبوردنەکە درا، ئیدی جمهوری ئیسلامیش تازە هات بۆ سەرۆکم، ئەو بڕیارە درا کە ئەمە خێزانێکی زۆر بووین لە بیرمە بە ڕێگای خانەقیندا هاتینەوە. ئیدی هاتینەوە ئێرە، لێرەش برایەکانم سەروی 18 ساڵ بوون، ئەمن هەر بچوو بووم، یەکیان سەفی 6 ئەعدادیە بوو، یەک سەفی 3 تەوەستە بوو. زاهیری برام 3 تەوەستە بوو، خەلیفەی برام 6 ئەعدادیە بوو، یەکسەر خەلیفەیان هینا 3 تەوەستە، زاهیریشیان هینا 1 متەوەستە، 3 سار دایان بەزاندن تقریبان 2 سار. ئیدی خەلیفەی برامەوەی پێ قبول نەکرا بەڕاستی، هەر یەکسەر ئەمە هەموو قۆناغمان گەرم نەکرد بوو لێرە، ئەوە گەڕاوە ئێران و بووە پێشمەرگە. بەس وەڵا بەنسبەت ئەو کاتە خەڵاتێکی باش بوو، چکە ئیتر حرب دەستی پێ کرد و شەڕی عێراق ئێران
ینی ئەو وەختە باشترین شتۆ و قوتابی بی هێشتا شەڕ دەستی پێ نەکرد آخر ساڵی هێشتا دەستی پێ ئیدی یانیەوە هەر عینی ساڵ گەڕایەوە برا ئەو عینی ساڵ یانی چەند مانگەک لێرە ئیدی کە گەڕایەوە ئێمە دیسان کەتینەوە بن چاودێری حکومەت و بەعس و بەڕاستی ژیانمان ناخۆش بوو زاهیری براشم پاش ساڵێک 2 ساڵ چونکە سەی تەواو نەکرد بوو کردیانە عسکەر ئەگەر سەی تەواو کرد بەیانیان نەکرد عسکەر ئیدیەویش لە عسکەری فیراری کردش بۆ پێشمەرگە یعنی ماڵی ما معدل وەکو چێشتێکی زیاد کوڵاو بوو بڵی قەیدەدا ینی حکومەت لە دەورەمان بوو بە هەر حاڵ ینی ئەو باگراوندە کوردایەتی هەبووە لە ماڵی من بەڵام من بە هیچ ناوەک نەتەنزیم بوومە و چکە عمرەکەم ئیوەی نەبوو ئەگەر بینە سەر ئەوەی چۆن بوومە پێشمەرگا من ئەو هەستە کوردایەتی لام هەبوو ئەگەر لەوانێت جەنابیشت و هەموو ئەو بینەر و بیسەرانە بە بیریان بی ساڵی 1970 ناخۆشترین ساڵ بوو بۆ کورد کە حکومەتی سەرەتایەکە بوو حکومەتی عێراق دەستی بە گوندتێکدان کرد دەستی بەم جەماع دروستکردن کرد یعنی ئەمن بە چاوی خۆم نەمدیت بوو گوندەک تێک بدرێ لە تەمەنی من نەبووە پێش کە لە ئێران شاتیم نەچوو بمەوە لای منتقەی خۆمان بژیم زۆر هەر بە سەردان چوویمەوە هاتیمەوە چەند جارێک ئیدی ئەو شتانم کە بە بەرگوێ دەکات ئیزاعەش هەبوو دەنجی کوردستانی عێراق و دەنجی گەلی کوردستان ئەوانە ئینسان ئەگەر گچکەش بووبین کە بابم دەیکردەوە جێمان ڕادەکرد ساری هێشتا برایەکانم گەڕابوونەوە ئەو کاتی هەردووشیان عسکەر بوو لە پێشمەرگاتی گەڕابوونەوە ئەو کات ژنیان هینا ئەویان کرد یەکیان ساڵی 85 گەڕاوە هیچ 66 بەس ئەو شتە هەبوو لە ناو ماڵیمە ئەگەر بەبییرتان بی لە ڕەواندۆز لە 19 پێنجی ساڵی 1970 مزاهرە کرا ئەمنیش خەڵکی منتقەی وێندەرین دوومارە پورم لە وێندەر و خزم و کەسم لەوەیە گەنجێکی حەڕوو بووم بەخۆم لە غەس لەگەیشم دەکرد لە هەولێر یعنی هیچ پەیوەندیم بە تەنزیمات و پێشمەرگە و شتیوانە بووە کە ئەو شتە ڕوویدا خەڵک دەیگۆ ڕەواندز تەخت کرا تەلەڤیزیۆن شتواش ئەوانە بووی کوردیە سەری بەغدا بوو قەدە و شتانە پیشان نادا کورە ئەوەندە خەڵک کوژرایە ئەوەندە خەڵک ئاوارە بووە داکەم دەگریا لەمارێ ینی خوشی لەوێ ئەوانە بەبێ پرسی ماڵە ڕاست سواری کۆستەرێک بووم چوومە دیانە بچم بزانم ئەوانە چیان لە بەسەراتی هەروەکو پرسم بە ماڵیش نەکرد پارەم پێ بوو گەنجە 5-6 دیناری لە بەرچوی زۆرە ئەو کات چوومە دیانە لەوێ بە هەر وەسیلێک بوو ڕێی ڕەواندز هەبوو چکە ئەو کاتێ ئەمن چووم 22 مانگ بوو ینی 3 ڕۆژ بوو حەدەسە ببوو خۆم گەیان دە ڕەواندز پلکەکەم کە منی بی چ دەکەی لێرە کۆرە بم چێت و گیان تێرە وتم وەڵا هاتم بزانم ئەنگوستان لێ هاتیە بە هەر حاڵ ئەو شەو لایوان مامەوە نەنکەم لەلایەن بوو فەقیرەوان هەراتە بوون چوو بنە خەرەندی ڕەواندز ئەگەر بزانی خەرەند لا لای بێخاڵ و ئەوانە ئەو دۆڵی پێ دەرێن خەوە لە نەتیجەی ئەو خۆپیشاندانەوە بزانام خەڵک گیران خەڵک لە سێدارە دراگ و لە باران کرا بەڵێ چەند کەس بوون ئەوەی معلوماتی برێن بە تەواوی ناتوانم برێن بەس ئەو قەزی بوونی من بە پێشمەرگە پەیوەندی بەو حەدەسەی وهەیە ئیدی کە نەنج خۆم دیت هەموو پێی ئاوسا بوو ئەوانم لە ڕێگاش کە بە کۆسەر دەڕۆیشتم گوندی مامەجەلکەم دیت تەخت کرابوو لەسەر ڕێی شەقلاوە کە دەردەچی گوندی مامەجەلکەم دی تەخت کرابوو بەڕاستی لام عەجیب بوو ئەمیش زەلامەک لە لام تەنیشتم دانیش بوو گوتم خاڵە ئەو گوندیان بۆ تێکدایە خاڵە گوتی نازانم ئەمیش هەر دیسان پرسیام ئەری گوتی چەندی دەرەی هەر بە عەشایری وتی ئەوە حکومەت تێکی دایە وز بە کەوای گوو بەڕاستی یعنی گەنجی هەستت دەجولێ چوومە ڕەواندز بە زۆری پورەکەم پلکم برم هەندێک پەلکەمێ و تازە پێدەگەی ژمانجی 5 بوو لی کردەوە و عەلاگەک لە بۆی دانام گوتی سبەینی زوو دەچیەوە هەولێرێ تم باش بەیانی زوو بەڕێیان کردم هاتمە ناو بازاری ڕەواندز کۆستەرێک هەبوو هاواری دەکرد هەولێر هەندێک جوندیش سوار بوون ئەمش لەگەرەوان سوار بوون هاتین بەڕێی بێخاڵدا هاتی گەیشتینە میراوە میراوە دەزانی ئەوەی ئێستا تونێلە چی لێە لە شەقلاوە کە دەربچی تونێلەکەی لێە ئەو دیوی مامەجەلکەیە ئەو کاتی تەبعەن زادەکی باریک بوو لۆفە سەر دەکەوت ئەجە پێشی بگەینە
لای سەرەوە لە خوارێ لە ناو ڕەزەکان کۆمەڵە سیارەیە گۆستا بوو کۆستەرەکەی مەژراوەستا ئەگەر بەبیرم بی سایقەکە خەڵکی هاودیان بوو یەکی سوورە بوو ئەوە لەوێ وەستا خەڵکە گوتیان نەڕۆن شەڕە لە ناو شەقلاوە دەمەگراوە سایقەکەی مەش بڕێک ئەو حەزی دەکرد بزانین چی و چنیە وەڵا گوتی دەڕۆم ڕۆشتین تا سەر قوبکەکەی میراوە لەوێ خانوێکی لێ بوو قوڵغەی عەسکەری بوو بەس کەسی لێ نەبوو لەوێ وەستاین کە چوین 5-6 سیارەش هاتنە دوومان وەختەگرا وەستا بووین جوندیەکان هاتنە خوارێ لە ناو پاس ناو کۆستەرەکەمش هاتنە خوارێ ناو شەقلاوە شەڕی چی بوو ئەوجا ئێستاوا باز دەکەم ئەمە کاتە ئێستا نازانین چییە کە لەوێ بووین دەنجی قازیفە و تەقە و شتیوا دەهات ئەوەی جەگە دەتەوێت دەسمە سەر مەوزوعەکەی شەقلاوە کە خەڵک و بینەران و بیسەران بزانن چ بووە ئەوجا دێینە سەرەوەی کە من چۆن بە پێشمەرگە لەوێ دیارە لەوێندەر برادرانی حزبی شوعی لەگە برادرانی ئاڵای شۆڕش یان پاسۆک زراری مەلاگچکە باز دەکا لە بیرەوەریەکانی خۆی لە ناو شەقلاوە دەبن ئەوانە بەتەمان مزاهرێک بکەن یعنی خۆ پیشاندان و شتیوا بکەن حکومەت بترسێن و دێنە دەرێ فعلەن شت دەکەن دەبیتە شەڕ و تەقە و هەرا و لە منزومەی ئەوەی دەدەن شەقلاوەی دەدەن کەوای لێ دێ پارتی قووەتەچ پێەیە قووەتەچی نایتە دەشتی هەریر وەستا و نسی ڕەحمەتی مامۆستا جەمال مولکە چەند بەرپرسێکی وا لەوێن دەردەبن کە ئەوانش بەتەمانە شتێک بکەن لە هەریر نەک لە شەقلاوە بەس کە دەبینن لە شەقلاوە ئەو شتەکرایە دەڵێن نە با پاڵپشتیوان بکەین ئەنیش خۆی شتێکی باش بوو با پاڵپشتی و هاوڕێیانە بکەین کە ئەوان لەوێن دەرن شتەکە گەورەتر دەبی و باشە فعلەن کە هاتن ئەوزامە کە لەوێ بووین ئەمە بەس لە شەقلاوەی شت بوو لە ناکاو جوندیەک هاواری کرد پێشمەرگە جای ئەنی پێشمەرگەکان هاتن خەڵک تەمەشامان کرد گوندی میراوە خانەکانی ڕووخا بوو چەند خانێکی قوڕ بوو چەند کەسێکمان دیت ڕایان دەکرد بەلایمە ئەمە تەمەشای ئەوانمان دەکرد لە یکەوە دیتمان 6 پێشمەرگە ڕاست هاتن بەناو تەڕاشەکان بۆ لایمە هاتنە سەر جادەکە هاتنە سەر جادە تەمانەمە عەسکەریمان لەگەرە سیارە چی لێ بوو ڤالڤۆیەکی شین بوو 3 ڕەفیق حەزبی تێدا بوو بەرازیلێکی سوور بوو 3-4 چەکداری تێدا بوو ئەوی دیشکە خەڵکی مەدەنی بوو ئیدی کە ئەو پێشمەرگانە هاتن ئەمیش یعنی وەکو سامگرتی بوو لەجا یەکەم جارم وها هیچ چوومە کبرایەکان بەس بەو حەدەسەی پێشمەرگە ببینم لە کاتی شەڕ و هاتنە سەر جادە دیتم ئەو ڤالڤۆی شینەکە جلکی زەیتونیان لەبەر بوو ویستی ڕابکەم چوومە ناوەندی جادە ڕاوەستە هەر لە خۆمەوە هۆرنی لێدالاکە و هاوارم کرد گوتم کاکە ئەوانە بەعسینە بەس ئەوەندەم گوت کە گوتم ئەوانە بەعسین هەزار ڕەحمەتی لێبی شەهید عاقوبانی بوو شەهید نووری ئەو لە شەڕەچکە شەهید بوو ئەو غاریدا هات بەچەکەوە سیلاعەکەی لەسەر جامیدانا گوتی بڕۆن دەتان کوژم ئەوجا بە عەرەبیەکی شڕا لا تحركون و ئۆگەف و هەندێک جویندا کابرای باسی دەرکەی کردەوە هەر برین هەواڵ هەلگوردی شات ئەوانە هەلگورد لە ژیان مایە لە فەرماندەی لە یەکەی هەشتا دوام دەکات لە فەرماندەی سپیلی بوو وەخسەر وەختێک فەرماندەی سەفین بوو ئەو ئێستا بەرپرسی شەو لە ژیانیشمایە ئەوان کە هاتن جێی شعبیەکان نیانتوانی غیرە من لە ناوەندی جادە ڕاوەستان دەرگایان کردەوە وەڵا کەتممە لای سایقەکە دوای هاتە خوارێ و وتیان دەست برین کە دەستی برین کرد سویزەکە لە ناو دەستی بوو ئەم ڕاست سویزەکەم لێستا هەر بێەوەی کەس پێم برێ بێەوەی ئەوە هەواڵ هەلگورد تەمەشای منی کرد منداڵە کوسوی گوتی دەزانی سیارە لێ خوڕی گوتم تی خەریکە بخنچین لە تێنان دەتوانی ئاوی پێیا بکەی بڕۆ لێرە ئەگەر ئێستاش وە بزانام ئەو بینایەمای دکتۆرە عەتیەیە وەختی خۆی کردبووی کە بیکاتە مەزرعە ئەو زەمان بەس بۆی نەچوە سەر ئاوی هەبوو ئەمش گوتم ئاوە بزانام لە خوارێ ئاو هەیە گوتی پێم گوتی لە غەسلیشم دەکرد لەوێ فێر ببووم سیارە باش ئەنی سیارەمان لێرە دەبردێرە گوتی بڕۆ ئاومان بۆ بینە وەڵامیش پێم لێ ناوە ئەو هەر بە سیارەی جێ شعبیەکان ڤالڤۆیەکی نوێ ئەو کاتی ڤالڤۆ چوومە خوارێ لەوێ سندوق سیارەکەم کردووە یەک ترمزەکی تێدا بوو هیچ تێدا ئەشیان تێکردو وەڵامیش ترمزەکەم ئەشایەکەم بەتار کرد
شتیان بۆ ماڵمداریان کڕی بوو دیارە لە دیانەوە ترمزەکان پڕ ئاو کرد و سەریم قەپات کرد وتما ناو سیارەکە بگەڕێم ناو سیارەکە گەڕام چەکمەجم کردەوە دەبانچە چار دەخۆری تێدا بوو وڵامی دەبانچەکە لەبە پانتۆڕەکەم لەبەر بوو لەگەر فایلشی دەبانچەکەم لەبەر پشتم نا گەڕامەوە لایەن ئاو شتەکەم دانێ گوتمە هەواڵ هەلگوردی ناوم نەدەزانی گوتم کاکە نەشم دەزانی درێن هەواڵ و هاوڕێ و شتانم نەدەزانی گوتم کاکەم لەنا ئەو سیارە دەبانچەکەم دیتیتەوە گوتی دەبانچە گوتمەوتی تەمەشام کرد تەمەشای کرد گوتی ئەو دەبانچەی بدەوە من تەوەقعی ئەوەی نەدەکرد کە ئەم دەمە پێشمەرگە یان حەزم لێ بمە پێشمەرگە بەس کە ئەوانم دیت وام دەزانی تووشی شتێکی زۆر خۆش بوویمە گوتمم دەبانچتان نادەمێ ئەگەر نەمکەنە پێشمەرگە وڵا پێکەنی ماچی کردم ئەو هەواڵ هەلگوردا لەو کاتەش ئەو جاشانش هەلەوێ مابوون هێشتا نەڕۆیش بوون دەمەقالە بوو لە گەرەوانیش کە چەک ببن جاشەکان ئێزیدی بوو ئەوان دەیان گوت چەک نادەین بڕیاری ژوا بوو کە کەس هیچ کورد نەکوژی ئەوە جاشەکانی ناو بەرازیلەکە ئەوەی فالفۆکە عەرەب بن ئەو عەرەبەکان جیران ئەوانیان لە جێیەکدانە هەلە بن تەڕاش ئەو کۆمەڵە دارەکی گچکەیە نویە لە جێیەکیان دانابوون وڵا چەکەکان بە زۆری لیانستاندن لەوێش ئەمن کلاشکۆفم لە یەکەچیانستان لە جاشەکان ئیدی هەڵگرت کە تەمەشایمنی کردەوە گوتی ئەو کلاشکۆفە بۆ خۆت وەمزانی هەموو دنیای داومەتی کلاشکۆفەکە بە زەمیش دەبانچەکەم داوە کاکەڵ کلاشکۆفەکە و تاخمی جاشەکەم بەستا ئەمن هەر ئەوەندە خۆشیەم دیت نەمزانی دوایە چی لێدێ وڵا پاشەوە ئەمە تۆ پەلکەمێوەکەشت هەر پێ پەلکەمێ و لە ناو کۆستەرە ئەو ئێستاش ژەندێک برادر پێم دەرێن وای تەر پەلکەمێ و در بۆ داکت کاکەوەڵا ئیدی کە جاشکانمانچە کرد ئەین چوین ناو بەرازیلەکەمان تەفتیش کرد سندوقی بەرازیلەکە خواردنەکی باش تێدا بوو پەنیر مەزانە لە فەوج زۆریان نەگرتیا ویستیان ئەوەی ببەنەوە مارە زیاد بۆەوەوان ئەو پەنیری تێدا بوو سەمونی تێدا بوو هەندێک شتی بەوەی تێدا بوو کە لە بۆ ئەو برادرە پێشمەرگانی کە لەوێ بوون زۆر بوو ئەتوو ئیدی ئەو شتانە تەسفیە کرا وەختێک خەڵکەکەی دی هەرات کۆستەرەکە ئەو نەفەرەی سوار بوو بردی بەس ئاسکەر شتەکانیان کەس نەکرد بەریاندان هەر کە تەداخولیشیان نەکردن خۆشبەختانە ئەو ڕەبایانەی ئەو منتیقەی لە میراوە بگرێت تا دەگات شەقلاوە کەسی مقاومەی نەکرد هەمووی یعنی بە ئیتفاق پێشمەرگەچیان دەنارد یان نەفەرێکیان دەنارد یان کاکە ئەمە کوردی نامانەوە یەکدی بکوژین حەز دەکەین یان هاوکاریمان بکەن یان بێدەنجی لێ بکەن وەڵا هەمویان هاتن ینی لە گەرمان تێکەر بوون جاشەکان بەس پاشەوەی کە شەڕەکە سارد بووە هەر کەس خوشی چووە ناو ڕەبای خۆی و پێشمەرگەش قسەی پێ نەگوتن چکە هاوکاریشان کرد لەو حالەتە چ ڕوویدا تقریبان ئەو سەین و بینە بووە سەعات 12 نیوەڕۆ ئەم نۆمزانی زۆر خۆشتەوا و پێشمەرگە سەرکەوتنی ناو شەقراوە ئازاد بوو ئیدی ئەمە دەبینە ساحیبی منتیقەی هەرەوە نەمزانی 5 کۆپتەر هات لێرە دەست پێ دەکات 5 کۆپتەر هات شەڕدەستی پێ کرد لەولا حکومەتی عێراقی لەسەر مەیدان قووەتی هینە لەولایش لە منتیقەی سپیلک ئەو لیوا بوو نازم چ بۆ عسکەری و فەوجی ئەو فەوجی جاشە خەفیفەکانی ئەو منتیقەی هەموویان لە بۆمان هاتن ئەمە ئەوانەی لەسەر تیشی میراوەی 8 کەس بوو ئەنی بەناو مەسەلەن هەواڵ هەلگورد بوو شەید نووری بوو هەواڵ ئاسۆبالیسانی بوو کە ئێستا لە ژیان مایە حوسێن دۆرە بوو ئەو مەجموعە بوون چەند کەسە چکە ژێستا لەوان ناوم لەبیر نەبن بەس ئەوانە لەوێ بوون شەڕ دەستی پێکرد کۆپتەرەکان زۆر بە نوێی بۆمە دەهاتن بەس هەواڵ ئاسۆ ئارپێچی پێ بوو حوسێن دۆرەش بیکەسی پێ بوو چوو ئەو قوڵغەی پێم گوتی قوڵغەکە هەرمووی مەترونی و بە مەترونی و دەبوو ینی جێی حرەسیات بوو سەبەش بوو دەهاتە پشتی ئەو دیوارەی ئارپێچی دەهاویشت ینی خۆی کۆپتەرەکە نەیبینی کە زانیان مقاومە هەیە و ئارپێچی یەکەم زۆر نزیک بوو لە کۆپتەرەکەی ئەوە تە پێی نەکرد ئیدی تارەکان برند بوون کە برند بوون لۆمە باش بوو شەڕ دەستی پێکرد هەتا ئایادی بەخێر ساڵح میرزامان لەگە بوو شەید ساڵح سوورچی هەتا نێزیک مەغریب ئەمە لەوێ ماینەوە
ئەو شەڕ هەر بەردەوام هەر لەو شوێنە بوون هەر لەو شوێنە ئەمە خەرگەم ئەوێمان بەردابایە دەکات پشتی هەواڵەکانمان چۆل دەکرد ئەوان لە خوارێ بوون لە پردی ڕووساکۆ و منتیقا مامۆستا جەمالوان لێ بوون کە شەڕ دەستی برین پێش مەغریب قۆرتەشی لێ بوو ئەم لەنا قۆرتە کاک خەبات ئەم جەماعەتی تۆ ئیلتیحاقت پێوەکردن ئەزانی چین چنەکەن نەخێر هیچ معلوماتێک نەبوو هیچ بەس کە ئەمن لای من کورد بوون و پێشمەرگە بوو ئیدی ئەو چیە ئێستا لەوانەیە چێتی بانستا خەبات یەکێتی دەبوو شعی با خەبات شعی دەبوو بۆوانە چی بوون پارتی بوون پارتی بوون مەسەلەن کە ئەوە دەرێم نەگوەکو خەڵکە خۆم گەورەکەم برێم وڵات تەنزیم بوومەوە ئەوە بوومە و نەخێر بەس کە ئەوانم دیت ڕسمی بارزانانی ڕەحمەتیان بە بێرەوە بووی کاک مەسعودیان پێوە بوو دوایە زانیم کە ئەوانە بەرێوەنە پارتین مەش بە خۆمان نەربرین لە عیلەش پارتی بووینە ئیدی شانسەکەی میژوای لە هاتەر بەو خەتەیدا ڕۆیشتم لە ناو قۆرتێک بووم هەڤاڵ ئاسۆ دوسێ جار پێمی گو وەرە لەوێ دامەنیشە هەر بەگوێم نەکرد هاوە نەکات لە پێشمیدا یەک لەو لایەمیدا ئەتو یەکەم زار بچێنە ئەو یەکەم ئەزمون هاوەیدی بەخۆم گوتم باشە ئەو بۆ لێرە و لێرە دەبی لەم نیژنەدا وڵە هەراتم ینی هەمووی بە چرکە گەیشتمە لای هەواڵ ئاسۆ نزیکەی دەمەتر هاوەن هات بەزەبت لە جێی منیدا ئاسۆ تون گرتمی گوتی باشە ئەوەندە بانگم کردی بۆ نەهاتی گوتم وڵی ئەمن بە حیاتی نازان بەجێی دایکیشم نەکردە کۆ ئەو جارە بە قسەی توم کرد ئیدی تا مەغریب کە لەوێ بووین شەڕەکە زۆر گەورە بوو ئەمە نەمانزانی لە خوارێ خەسارەتشی باشماندا بوو چار پێشمەرگەمان شەهید بوو یەکیان برای مامۆستا جەمالی بوو شەهید زەردەش بوو ئیبرای مامۆستا جەمالی ناوی جەمیل بوو شەهید زەردەش بوو ئەوانە بە جیراش شون بزر کرا شەڕەکە ینی ئەوە نەبوو ئێستا من وا بە پێکەنین باسی دەکەم زۆر ئیدیش کە مەیلە و تاریکدات ئەوان کەت نەدومان بەڕاستی ئەمە نەمانتوانی زیاتر تەحمل بکەین ڕۆیشتین لە خوارێ برادرش شەو ناوی سامان ئارماوانی ئەو تەتەر بوو ئەنی حەڵقەی وەسڵ بوو بە پێیان دەهاتە لایمە دەگەڕاوە هەتا نێزیک سەرتەرەکەی شەقلاوە دەڕۆی دوسێ جارە حوارەکەی کرد ئەو معلوماتە ئەو دەیهینا و دەیبرد مەسەن لە فلانجەیەوە بوو لە فلانجەیەوە بووە ئەمنیان برد لەگەر هەواڵ هەرگوردی گوتی لە دوو من نەبیەوە شاقاوم لە شێدانا لەوێ دەڕۆی گوتم باش هەر بە پانتۆڕە و تفەنکەشم کە چوینە خوارێ کۆمەڵە پێشمەرگەی زۆرم دیت لەگەر شەی دۆستا و نس ڕاوستا بوو ئەو عەرەبانیان چی لەکرۆی ئەو عەرەبانە لەوێ عەرەبەکانیان بە سیارەوە برد بۆ لای بەرەکەی گوندی بەرەکەەوە ئەوز نازانم ئەلمیم بردیان گاندیانە شێخۆسانانیش ئەویشت بۆ دەجێرمەوە لە لەوێندر ئیدی کەمنیان بردە لای وەستاونس گوتی ئەوە منداڕەکەیە ئەوەی باسییان کرد تەمان ناوم تمەز باس کراوە ناوی من نازانن خەباتیش نەبووم چکە من ناوی خۆم ناوم یونسە بەڵێ خەبات لەوێ دروست دەبی وەستاونس گوتی حوسێن و فلان ئەنگۆ بگەڕێنەوە شێخۆسانان ئەو کوڕەش لەگەر خۆتان دەبن بە ئامانەتینگۆ هیچی بەسەر نیە زۆریش داوای گوتی بڕۆ بگەڕێەوە لە گوندەکداد دەنێن بەیانی بدبنەوە ماڵێ ئەوانە گوتم مستەحیلە تازە ئەمن دەبمە پێشمەرگە ئەگەر بشم کوژ زۆر کەیفی هات وتی باشە دوایە وەختێک لەگەر باب یان عایلەتان قسە دەکەین زەحمەت و کەسە چووە 15 ساڵ بەڵێ و هیچ ڕۆیشتین شەو هەتا بە پێ هەتا گوندی سیساوە چوینە قادیانە لە قادیانە لە جادە پەڕینەوە چوینە گوندی سیساوە نازام گوندی سیساوە ئەوزە لە پاش سیساوی ڕا بۆ حکومەتی عێراقی محەڕەمە بوو ینی پێشمەرگە سەیتەڕێی لەسەر هەبوو بەزە من لەبەرەوە یەکەم جارم بوو ئەو ڕۆیشتنەوە ئەوانە پێم هەمووی بریندار بوو پێڵاوەکەم ببوورە ینی ئیوەی نەبوو ئی ڕۆیشتنەوە ئەو شتان بە هەر حاڵ بۆ سبەی ئێوارە هەر حوسێن دەورە دەیگۆ لەو گردا ئاوا بین شێخۆسانان کورە کاکە دەمگوت چ بوو ئەو گردە وڵی وەختە گریانم دەهات بە هەر حاڵ گەیشتینە گوندی شێخۆسانان ئەگەر چی مەوزوعەکەش درێژە بەس دەبی باسیکەم ناسای من حەزەکەم باسیکی گەیشتینە گوندی شێخۆسانان لەسەر کانیەک دانیشت بوو کەس ناناسم و شەوەک مامەوە بۆ بەیانیەکەی هەر لەسەر کانیەکە لەوێ خواردنی بەیانی و نیوەڕۆ ئەوە پێشمەرکان داهاتن لەوێ نانیان دەخوارد
دیار کەسەی دەچۆ جێیان هەبوو کەپرە کرابوو نیمچە مافورێکی گچکیان دانابوو زەلامەکەم دیت ئینسانێکی کەشخا بە قات و دەبانچە و ینی ئەو بە مەسوولان دەچوو بینی خۆ ینی وەچ ئەوە خۆ کردەواری خۆمان گوتی کرا و جەمەدانیشی هەولێریانی لەسەر بوو یەک کات گوتی توی تازاهاتی ئەم ژوتم بەرێ ئەوجە بوورە پێشەوە کوڕەک هات لەگەرم دانیش پێشمەرگەک گوتی ناو چییە؟ ژوتم یونس خەرچێن دەری هەولێر لە زگەرەکەش دادنیشی ئەم ژوتم فلان هەرچی ئەو گوتی هەموو بەڕاستی جواب داوە گوتی دەزانی نابی ناوشتی خۆت بە ڕاستی برەی لێرە نابی عنوانی خۆت بە ڕاستی برەی لێرە نابی ناوی باب و خزم و کەسی خۆت بە ڕاستی برەی لێرە ژوتم بۆ گوتی کاکە ئەرە پێشمەرگاتیە ئەتو هاتی ببێ پێشمەرگم ژوتم ئەرێ وەڵا گوتی بە نەسیحەتەکی زۆر جوان گوتی پێم باشە ناوەکەت بۆ دانێم هەر کەس ناوی پرسی برێ ئەوە ناوی منە ئەم ژوتم پێم خۆشە گوتی وەڵاهی ناوی خەبات بۆ تو باشە کەوایگۆ بەڕاستی گوتم خەبات ئەو کوڕە ئەو ناوی لێنە ئەو دەمە ناوەکەم لە ڤیرنیا ئێستا لێرە لە ژیانە ئەو برادرە داوای لێبرنی لێ دەکەم نازانم ئێستا ناوەکەم نایەت سەر لەوێ دانیشت بووم برادرە چکات گوتی ئەتوو ئەو کوڕی تازە هاتی گوتم بەرێ گوتی وەرە مام خورشید بانگت دەکەن نازانم مام خورشید چێ چوم گوتم چێ مام خورشید گوتی مەسوولی لقا خورشی شێرە بەرێ مام خورشی شێرە ئەم نەمزانی لەق چییە ناوچە چیە ڕێکخراو هیچ تم باشە دێم وڵات چوم خوار ناگری لەبەرم هەستا ماچی کردم و دانیشە کوڕم مەزانە مەوزوعەکەی منیان هەموو بۆ جێڕایتەوە گوتی باشە تو ناترسەی لێرە وتم نا گوتی ئەخێرە نە کارەبای هەیە و نە تەلەڤیزیۆنی هەیە و نە هیچ هەیە و ئەوها بە قسەی خۆشل بۆمان گوتم مام خورشید خۆم پێمەهیم بوو وتم خۆمیش دەزانم ئەمیش بۆ کارەبا و تەلەڤیزیۆن و شتانە نهاتی مەدەزانم ئێرە خۆشە ئێرەنە ئەوە ژیانی ئەو هایە و گوتی دەتەوێت ببێ پێشمەرگە گوتم بەرێ گوتی دەمینێەوە گوتم بەڕێ گوتی ئەو برادرەی گوتی ئەو کوڕای ئیزن مەدە با لە لای خۆم بی ئەم نەمزانی ئەو مەقسەدی چییە ئەو برادرش گوتی لێرە بزر نەبی لە نزیکەمە بە چکە وەستا و نووسوانی شەشتا نەهات بوونەوە ئیدی مام خورشید ئەمنی لەگەر خۆیدانا مەقڕەچیان لەسەر کانیەک کردەوە چووینەوە نزیک 2 هەفتە لەگە مام خورشید بووم لەبەرەوەی لە هەمویان گچکەتر بووم ئەوجە لەوێ جیهازەکی لێ بوو قۆرتەچیان لێدا بوو جیهازەکە مۆرس بووەوە توت بەوانە قسەیان دەکرد لەگە مەکتەب سیاسی 2 هەفتە لێوێ بووم لە هەمویان گچکەتر بووم وایان دەکردە و دەیانگۆ بڕۆ پەخرەجەکە ئاوی بینە بۆ خوارد شەمە لە بۆ ئاوهینانە هاتیمە بەس ئاوی بدەمە خەرچی لێرە بەس ئێوارانیش مام خورشید بانجی دەکردم ئەجدای مەشتی خۆشی لەکە بوو مەسەلەن کێکی لەکە بوو لقمی لەکە بۆشت دەیگۆرە خەبات هاندێک شتت بدەمێ شتی دەدامێ دەم خوارد پێم خۆش بەزوچیەوەم دیت ئەوجە کلاشکۆفکە لێ وەگرتمەوە یەکی نوێی دامێ ئەوش تەشجیعک بوو لە بۆ من بەس ئەو شتانە وتم وەڵڵاهی هەم تاقەتیەوە مەگەوەی بیدەچمە مارێ ئەگەر ئەو هابێ ڕۆژێک چوومە خوارێ وەستا و نووسوان هات بوونەوە لە مەقەڕی دانیش بوون ئەو قوتابخانەک هەبوو قوتابخانەکە بەس هەیکەلما بوو یادی بە خێر سکرتێری لاوان ئەو وەختی هەواڵ کوردۆ لەوێ بوو سەباح بەیتوڵا لەوێ بوو ڕێبوار یەڵدا لەوێ بوو ئەوانە لە قوتابیان و لاوان بوون هەواڵ کوردۆ ئیبراهیم مستەفا لەسەر ئەوەی شعارێکی زۆر جوانی نووسی بوو لەسەر قوتابخانەکە نووسی بوو کە قوتابخانە نەما دەیکەینە سەنگەری پێشمەرگە دژی فاشستەکان شتێکی زۆر جوان بوو ئێستاش لە ڕسمەکانم ئەو شعارە دەرچووە ئەو ماش لەوێن دەر دیار بوو مەفرەزەیان تەوزیع دەکرد کە مەفرەزەی نوێ دابنێن بۆ ناو ڕێکخراوی نوێیان دادەنا تازە خەڵک بە زۆری بە لێشاو داهات دەبۆ پێشمەرگە بەڵێ ئەم لەوێن دەردانیشت بووم یادی بەخێر پۆڵا لەوێ بوو پۆڵا ئێستا لە ژیان نەمایە مەفرەزەچیان دابووێ دەیاندایە پۆلاش کە چاوی بە من کرد ئەویش لەو شەڕی هەر لەگەر بووی شەقلاوەی و جەستە پێی دەرێن شەڕی شەقلاوەی ئەوەی کە باسم کرد گوتی وەڵی وەستا
ئەو کوڕی بدەیە من ئەم زۆر مەمنون دەبم لەگەرمنی بوو گوتی ئەوە هەم لە بۆەوەی باشە ئیشی ناوشاری پێ بکەم هەم سیارەشم پێبی دەتوانی لە بۆمان باشوە وەلە بە خۆش سایق بوو وەستاش گوتی خەبات دەڕۆی لەگەریان ئەم گوتم ئەرێ وەڵا ڕەفزم نەبوو خواخوان بوو لە کۆر پەخرەجاوەکە بوو بێپرسی مام خوشیدی ڕۆیشتم بەگەر پۆڵایاندا لە چیای بێشێخ تەبعان یەکەم جار بەسەکەتم چایەکی زۆر دوور بەرامبەری لە بالیسان بەسە دەکەوی دێوە ئەو دیوەی دۆری هیران زۆر برندە یەک کانیشی لێ لە خوارەوە لای بالیسان هەتا دەگەی خوارێ کانی لێنی ئاو زمە تاری خۆمان پڕ کرد بەرحاڵ ئاودی بووین لۆ ڕۆژ پاشون مەزانە ئەو مەفرەزەی کە تشکیل کردێ پۆڵای مەخسەدەجی یەکسەر بڕوا لۆ ناو شەقلاوە بۆ چالاکی والله بەس لەوێ کوڕێک ناوی سەفین بوو قاتی خۆی دامێ زلچی کوردی ها جاویست لە بیرم کرد پێت بڵم تۆ تا وەختە هەر پانتۆرم لە پانتۆرەکە لە پێ بەس ینی پاش سێ چار ڕۆژ سەفین ئێستا مایویش ناوی خۆی هاشم بوو ماڵە سەیدن عایلەی خۆتان خەبەریان هەبوو کە تۆ چیت بەسەراتەوە عایلەی خۆمان 4-5 ڕۆژەوەری هیچ خەبەریان نەبوو بەزەم لە سیساوە ماڵە ئامۆزایەکەم لەوێ بوو خەبەرم لە کیەک بەجێهێشت گوتم برێن فلانی کوڕی فلانی بووە پێشمەرگە هەر ئەوەندەم گوتم بەو ماڵی برێن دەمزانی ئەو قسە دەگاتەوە ماڵی مەر زۆر جار لە منیان نەدەپێچاوە 2 شەو 3 شەو چکە زار بوو دەچوومە ماڵی مامم کە لە ئیش تەواو دەبووم هەر 1-2 شەوی ئەوەلی وا تێگەیشتم بەس دوایە خەبەرەکەیان بۆ چوو بوو کە بوومە پێشمەرگە ئەوجە دەینە سەرەوەش کە بابم دی دوایە کە چوین هاتینە دۆری هیران هەر ئەو شەوە بەڕێکەتی لە بۆچەی لە بۆ ناو شەقلاوە دەربەندی شەقلاوە دیتە سۆرکەکان بە سۆرچی ئەگەر بەو لای دابێ دەکات دەستە چەپ بەسەرکەتین ڕەبایەکی لێ بوو 2 ڕەبایە بوو شەوان دەیان کرد 1 ڕەبایە معلومات هەبوو ینی برادرێکمان هەبوو ناوی کاگڕە سوور ئەو تەنزیمەکی زۆر باش بوو تەمام دوایە ناسیم ئەو معلوماتانەی دەینە کە ئەگەر هاتن بە فلان ڕێداوەرن بە فلان ڕێدامێن لە فلان جێ زۆر جار کەمین دەبی بەوێ داهاتین ئەلغام ڕێژش بوو یەکەم جار بوو گڵۆ ببینمەوە پاش تقریبا مانگەک ئەو هاو هاتینە ناو شەخراوە چوینە ماڵک لە سابیراوە چوینە هەندێک ماڵ هەموو گەنجین و بەس پۆڵامان لەمە بەتەمەنتر بوو 25 ساڵ بوو شەو چوینە ماڵک خەوتین ماڵەکی سەید بوون لەوێ خەوتن شەو لە ماڵ ناو شەقلاوە ماینەوە بەزەو ماڵە تەنزیمی حزب بۆ دیارە عایلە خەرچیان ئەدام کرابوو پێشتر بەس کە ئەمەیان دیت یەکسەر بەس گوتیان ئەوەندەما کەس ئێوەی دیتێیان ناتهاتی نێرە وتمان نا شەو لەوێ خەوتین بەیانی هەستامەوە ئەمن چوومە دەرێ لە حەوشەی تەمەشام کرد نە پێراومان ماوە نە گۆریەکانمە چوومە ترسام چوومە زۆر وتم پۆڵا پێراو شتمان هیچ دیار نییە ئەویش بانجی کوڕی ماڵەکەی کرد گوتی وەڵی غێر کەدبوونە ناو قوڕا و شتیوە تی هەمومان شوشتیە گۆریەکانیان فڕێدا بوو ماڵەکە یعنی بزانە خەڵکی ئەو وەخت بەو ڕوحیەتە خزمەتی پێشمەرگەی دەکرد ئەلمیم مەغریبدا هاتینە ناو بازار پاش مەغریب بینی عیشا و مەغریب ئێمە حکومەت لە شۆ بوو کاک ئەهۆ پێ دەرێ کە هاتین حکومەت لە پاشی بانجی مەغریب لە ناو سنتەری شار نەدەما ناو شەقلاوە ئەوەی ڕەبایەکان و ئەوەی دەوایرەکان لە ناو شار هیچ نەدەما ئەو کاتی ئەو هابوو ئیدی ئەمە چوین چایخانەی مەحموودی مەلا سەعیدی لە سنتەری شەقلاوەی فلکەکەیە بەو دەستەی چایخانەکەی ئێستاش مایە زەیدام ئێستا مەطعەمە بەس هەرمایە پۆڵا گوتی تەوزیع بن بەس خەبات لەگەرم بێتە ژۆرە یەک لەوان هێر شەڕەشمان لەگەر بوو ئەم بووم هێر شەڕەش بوو پۆڵا بوو برای پۆڵای بوو کوڕەچکە بوو ناوی سەرتی بوو ئەمە ڕۆژامی باسێک پاش بینی ئیشا و مەغریب ئەنی مەغریب تەواو بووە تاریک داهاتیە بە سیلاحەکانتانەوە بە چەکەوە کەسێک پۆڵا کەسەکی دیت بە دژداشە لەوێ دانیشتەوە یەکسەر چوو بەرامبەری دانیشت ئەمنیش 5 مەترێک لێی دوور ئەوان دیش هەواڵەکاندی لە سەر جادەی تەوزیع بوون پێیگۆ دەتوانی هەویەکەتم بدێ مەزانە هەر پێشەمە مەفرەزە خاسە لەوێ بووینە لەوانەیە بە چارێکێک پێشەمە و ڕۆیشتینە نارم بینی مەغریب و ئیشا چۆل دەبوو ئەویش گوتی نەک ئەتوو ئەوجە بە عەرەبی بابی توش ناتانی داوای هەوێ لەم بکە
ئەمن عقید فلان لە استخباراتی فلانجێ ئەمە لە دیەکی شتێکی ئەوها دەگەڕێ ئەوش گوتی يعني تو عقيد فلان تأكيد قلتي بري قلتي ده احنا من جماعة البارزاني حزب الديمقراطي وشو يقول اما جماعتي بارزاني وحزب الديمقراطي كابرا راسو تشكا قلتي خاطر الله اني ما مسويش قلتي من هيت سمنا كردي وامن او فعلا قلتي تقاعد بوي ما هاتي ما لبو سياحة قلتي ما جيش ما بيتا لولا رايتش كبدجداشات قلتي امن حماية سيدي فلان قلت اوه اتشورا هەر بەپێی خۆیان هاتن یعنی یەکەم چالاکیم پاش پێشمەرگاتی ئەوە بوو چیتان لێکردن ئەوانەمان بردمانە شێخۆسانە بەدژداشەوە ئەجا ژنەک هەبوو مامسار بوو ڕەوان دوشتیوا بوون حیوانیان بەخێو دەکرد لە لای بەرەکە و بینی بەرەکە و کەوەرتیان و ئەوانە لای ناوی ژنەکەم لەبیرنیێت دەیگۆ هەردی لەشی عەرەبتان کرد بینە لای من ئەمن بڕگیهانەی بکەم ئەو زەبی بنەوە لە خۆتان بردمانە لای ئەو ژنە ژنەی زۆر جەری و ئەوە بوو زۆر یارمەتی پێشمەرگەی دەدا المهم ئەوانەمان بردەوە شێخۆسانان ماوەکی زۆر مانەوە ئەوجا لەوێ لەگەر سێ ڕەفیق حیزبەکەی تێکەر کران ڕەفیق حیزبەکان بەبیرە ئەوانەی گرت ئەوە هێشتا هەر لەوێ بوون ئەوانە هەر لەوێ بوون ڕەفیق حیزبەکان دەیانگۆ کەس ئەمەی نەکوشت ئەو کوڕە نەبی لەگەر منیا بوو ڕۆژ یەکیان گوتی فیشەک بە چەندە ئەم وتم نازم ئەو سعرێکی ئەو وەختیم گوتم لەوانەیە بەوەندەی بی گوتی من دوو ئەوەندە دەدەمێ گولەکم لێ بدە ئەوەندە لە خۆی بێزار بوو چکە تو لە چ ژیانێک بێ ئەمە لێ پیازم پێتا دەکردن ئەو گوندە ئەوەت بۆ باسکەم شێخۆسانان تازە چیمیایی لێی درابوو 127 کەس تێیدا شەهید بوو خانیەکان لەسەر پێ بوون ینی خانیەکان نەڕووخاو بەس ئەوەی گیان لەبەرە نەمابوو بە شەر و بە حیوانات یەک پیرەژن و پیرەمێردێک مابوون باوەڕ کە ئێواران ئەو پیرەمێردە ناویم نازانم کە حەیرانی دەگۆ ینی دار و بەردی دەگریان بەسەر ئەو گوندەیدا دەگۆ بەسەر خزم و کەسکەیدا دەگۆ بەسەر ینی ئەو کانی و کانیاوانەیدا دەگۆ خەڵک ئەمە هەموو دەتەزین باوەڕ کە جورئەتمان نەبوو بچین لەکنی دابنیشین دری بدەینەوە پیرەژن و پیرەمێرد بە تەنیا مابوون خەڵکەکانیان هەموو کوژرابوون شەهید ببوو ئەوانە کە ئەوانەمان گرت بوو باوەڕ کە ئێستا ئەو کاتی ینی عەقڵیەتی ئەو کاتم حەزم دەکرد بیان کوژم لە تۆڵی ئەو خەڵکەی کە لەوێ شەهید بوونە بەهەرحاڵ ئەوانە دوای جێبەجێکران هەر چۆنێکبی حزب دەزانی ئازاد بوون ئازاد نەبوون تۆ خەبەرت نییە نەخێر لە پاشەوە چەند چالاکێکمان کرد چالاکێکمان کرد ئەمنیان ناردە ناو ڕەبایەک بە بێچەک چوینە شەقلاوە لەو دەوروبەرە ڕەبایەک هەبوو هەر ئەو مەفرەزەی خۆمان ئەمن و پۆڵا و چەند برادرێککە ڕەبایی جاش بەستیان لەسەر گردێک بوون بە ڕۆژ هاتنە سەر جادە کە پرێکیان کرد بوو لە ناو ڕەزەک دەگۆم مەرابات کە پرێکیان کرد بوو ئەمەش لە چیای سەفینی مابووینەوە بە ڕۆژ هاتینە ناو شەقلاوە ئەوە تقریبا مانجی حەف بوو شەو چوینە چیای سەفین لە ماڵان نەماینەوە لەوێ پۆڵا دەیزانی من ینی هەرچ پێم برێ نارێمنا گوتی خەبات دەتوانی بچێندا خواردن بینی تم لە چێ گوتی نامەچی دەنووسین بڕۆ مەتعمی فلانی مەتعمی حەسەن ناسری هەزار ڕەحمەتی لێبی کوڕەکانی ئێستا ماون گوتی بڕۆ ئەمنیان دەناسێ و جاوان و گوتی بڕۆ مەتعمی فلانیش ئەو پارچە وەرەقەی بدێ برێ پۆڵا داوای خواردنی کردی وەڵامیش چوومە مەتعمی یەکەم نەگی حەسەن ناسری یەکەم جار ئەمە لە سەفین بوونیەوە ئەمە لە سەفین بوون بە زەمن بە بێچە کاتمە خوارێ بە پێێتەوە بە کراس و شەروار بە پێیان بەس ئەم چیایە آخر پێ وەرە خوار و بڕۆ سەرێ و جێکە زۆر دوور نەبوو ئەگەر بێترمە دیتبی لەسەر مارەکانی بێترمە بوون ینی ئەوەندە دوور نەڕۆشت بوون نەک برم سەر چای تۆ قسێ هەلوانەیە 100 مەترێک لەسەرەوەی مارەکان بوو جێکی لێ بوو دەتوانی بمینێەوە حاسێشە سەفین ئیدی هاتم چوومە مەتعەمەکە داوە وەرەقەکەمدایە پێشوی گوتم فلان کەس لێرەیە یەکیان گوتی ئەوتم چێ وتیان وتم وەڵی ئیشم پێیتە مندارێک لەوێ
کا صاحب مەتعەمە شوایەتیمان بەیەک بەس کابرا هات گوتی ها بابا گوتم ئیشم پێتە بە تەنێ دەمەوێت قسە لەگەر بکەم وەچوام گۆ ئیشەکەی بە جددی وەرگرەویش گوتی فەرموو چوین لەسەر مێزێک وەڕەقەکەم پیشاندا وەڕەقەش هەر بە خۆم نووسی بوو چونکە پۆڵا خیندەواری نەبوو بەس بە قسەی ئەو نووسیمانی کە چاوی پێکرد لە بنیش نووسیبمان پۆڵا گوتی باشە ئەگەر ئەمن لێرە نەبام ئەو وەرەقەت دەدا چێ کابرا زۆر ترسە گوتم ئەو وەرەقەم لە بەرکم دەناوە و ڕاست دەڕۆیشتم گوتی تەوا یەکی بان کرد ئیدی مەزموعە نەفەر کەباب و مریش کوشتیە بۆ حازر کردم و لە بودانام و وتی خواحافیز هەتا ئەووانێ ئەو زەم چەندە مرسی بوو تەشری بە چشم خوارد لەوێش هەستام چوومە مەتعەمی حەسەن ناسری ڕەحمەتی کاک سەلام ئێستا کارجێر لقا وە بزانم لە قیبی ساری سەفین ئەو لەسەر مەتعەمەکەی خۆیان بوو ئەمنی دەناسی چ دەکەی لێرە گوتم وەڵا هاتی من دە خوارد و شتی ببەم ئەو خواردنەکەم هینایە گوتی ڕاست خوار ناگری ئەوش هەندێک خواردنیدانا دوکانی چەرەزات شتیشیان هەبوو هەندێک فست خۆشانەشی دانا بە سیارەی خۆی ئەمنی بردەوە هەتا بن سەفینی هەتا ئەو جێی سیارە دەڕۆ لەوێ داینە کە داینام هەرچۆنێک بی ینی بەرەو عەسر دەڕۆی ئەو سەین و بینە و بڕۆوەرە بۆ عەسر پاژ نێوڕان بوو ئەلمێ خواردنەکەمان برد بەڕاستی لۆمە زۆر بوو لەوێ تەمەشامان کرد پۆڵا زاشکانمان دید لەسەر جادەی گوتی خەبات شتێکت پێ برێم دەتانی بکەی گوتم چ بکەم گوتی بێرە دابسوڕێ بڕۆ سەر جادەی وەرە لای بڕۆ لای ئەو جاشانە بزان چ دەکەن وتم باش یعنی نازانم حسابی مردنم نەدەکرد ئەم سوڕامەوە عینەن ئەوەی ئەو گوتی چووم هاوین بوو ئەویان ڕشاندە بوو ئەو کات نارم دەوری سەعات 4-5 ئێوارێ دەبوو ئەو وەختە بوو جاشەکان هەندێک پیاسەیان دەکرد دووسێ کچی مەسیحی بەڕێزش لە خۆیان پیاسەیان دەکرد مەشغولی تەمەشای بەڕاستی تەمەشای کچەکانیان دەکرد کلاشکۆفەکانیشیان هەموو لە زاویەک دانابوو یەکیشیان ڕادیۆی لەدەست ئەم بەسوم گوتی بزانە چ دەکەن هەتا قسەشم لەگەرکردن گوتیان چ دەکەی لێرە هەندێک کەسم لەمە دیار بوون داروشتیان دەکرد گوتمەوە بابموانە لێرە داری دەکەن لە گەرەوانم وا دەستمۆ لایەوە هەستام چوومەوە سەرێ پۆڵە ئەمە 6 کەس بووین تەوزیعی کردین وتی خەباتە تو لێرە فلانە تو لێرە هێرشەڕەش و برادێک بوون ئەوان چوونە ناوەندێ ئەمن و کوڕەک بووین ناوی دلێر ئێستا لە بەریتانیا ئەمە لە ئەخیری بووین ئەو بەخۆی بە کوڕەچکە ڕۆی وەڵا ڕۆی ئیدی جێمان لە تەقە بوو لە خوارێ بڕیاری ژۆ بوو کە لە کەس نەدەین ئەگەر کەس بەرام ئەوان ویست بوویان لە پۆڵا بدەن یەک لەوان کوژرا بەداخەوە پێم خۆش پێشما خۆش نەبوو وەزی شتەکە ئەوە هات 7 کلاشکۆفی مزەلی نوێمان هینە ینی ئەو کاتی پێشمەرگە چەچی مزەلی پێوایە زۆر مهم کلاشکۆفەکانمان هینە ئیدی پۆڵا گوتی خۆتان قەی بکەن ئێستا شەڕ دەست پێ دەکەن فعلەن وا بوو فەوجێک بوون نامێنای فەوجەکەی بڕێم هەمویان لە بۆمان هاتن لەو لایەش دووسێ دەبابە و مدەڕە هاتن حکومەتی برێ مەنزومەی بەعس و ئەوانە ئەمە 6 کەس بووین مەقاوەمەمان کرد هەتا شەو داهات خەڵکی کەش کوژرا لەو بینەی لەوان بەس ئەلحەمدوللا ئەمە یەک گولەشمان ینی هەمومان سەلامەت بووین شەو چ بکەین پۆڵا گوتی خەبات ماڵێک هەر 100 مەترێک لێمان دوور بوو گوتی بڕۆ سەبر خۆت بگەینە ئەو ماڵە بزانە کەسیان هەیە لەوێ مایە وتی ئەمەش لە دوو دەین هەر ئەمنیان کرد بۆ چکە ڕێیەکە زیاتر شارەزاوم بەڕۆشت کە ڕۆیشتم یەک لە مارەکەی هاواری کرد چێن زەلام ئەمەش ئەو گوتی چێن زەلام برای ئەو کەسەی لەگەر ئەمە پێشمەرگە بوو لە شێخۆسان بەس نەک لە مەفرەزەیمە وەڵا پۆڵاش گوتی ئەمەینە گوتی ئەنگو چێن وتی ئەمە فلانین گوتی کاکە وەرن چوینە مارەکەی ئاو ما خوارد بڕین ئیسراحەتمان کرد گوتمان چ هەیە لێرە گوتی وەڵی وەرن ئەم بە پێشتان دەکەوم حکومەت لە منتیقەی نما دیعاە کرایە دەرێن 200-300 پێشمەرگا هاتیە ئەو شەقراوە و دەبی فەوج بگیرێ و سەرمەیدان بگیرێ و مەزان تەنزیماتی خۆمانەوە دیعایان کردبوو سەر لە حکومەت بشێوێنن یەکسەر قەراریاندا بوو هەرکەس بستەوە جێی خۆی وەڵا ئەو کوڕە وەک پیاوان بە پێشمان کات ئەمە هینا ناو باخچان و هاتینەوە ناو شار شەوێت چوین لە ماری ڕەفیق حەزبیەک نووسی ماڵی ڕەفیق حیزبی بەرێ ئەو ڕەفیق حەزبیە وەختی خۆی لە ئیزاعی پارتیشی دەکرد لە
هەفتایەکان لە پاش هەشتایەکان پەیوەندی دروست کردبەوە بەڵام لەو لایەش لەگەر بەعسیشی دەکرد ئەو برادەرەیمە دەیزانی ئەمە کە چوینەوێ ئێستا کەسەکە لە ژیانی مایە بە زۆر اختیار بووە بەڕاستی خزمەتی کردی زۆر خزمەتی کردی شەو لەوێ بووین بەیانی لەوێ بووین هەتا ئێوارەدا بە ڕۆژەکە دیسان پۆلا گوتیە من دەتوانی بچێ بازاڕی بزانین چ باسە وتم چوم لەوێ برادرە چکە هێناوی زرار حەلاقە ئێستا مدیرە ئەوقافی مەسیفە زرار دوکانی حەلاقی هەبوو ئەمیش بەناو بازاردا ڕۆیشتم وتم هەلۆخم دەمەراتیمە باسمە کە زرار حەلاقی دەمناسی چکە دەچوینە ماریوانیش زار ئەوش تەنزیمی خۆمان بوو تم بە هەر سەری خۆم چاکەم وڵات چوم دانیشتم کاک زرار چاوی بم کرد کورسەکەی لێرە زانی بوو شەڕەکەی دوونێ ئەمەینە بەس نەتیزەکەی نەزانی بوو گوتم وڵا ئەوە لێرەمە گوتی سەر چاکەم گوتمە سەری منی چا دەکرد لە کاتی ئەسنای سەرچاکردنی من مدیر منزومە و مەفرەزە خاستەک هاتن لە پشتم دانیشتن لە دوکانی زراری یەکیان کەمال سۆیری بوو لەگەر ئەبوو ئایاتی ئەو دووناوام لە بیرە بزانام هەردووچیان دوایە کوژران لە شەڕە شتەکان زراریش شەیتان بوو یەکسەر پرسیاری ئەرێگوتی ئەو تەقەتەقەی دوونێ چ بوو لەوانی پرسی نەک لەم ئەو سەری میشتا گوتی هیچ نەبوو هەندێک ئەوزە بەناوە چ سووک ناویمە هینە ئەو بەڕڵاوانە لەوێ ئەوە کوژراینەوە کەس نییە مەیتەکانی شیان بات و کەسی بەخۆشیان پێشتر جەنازەیان هەبوو ئەگوتیانی هەلێ گوتی لەوێ کەتینە کەس نییە جەنازی شیان بات مش دانیشتم وەختەش سەری هینا بنجموتی خەبات نەرێ پارە و مارە و ڕاست بڕۆ درێ وەخت سەری بگوتی ئەرێ ئەو سیارە چاوەڕێی تو دەکا بەم نیگۆ وەڵامیش ڕاست ڕۆیشتم لەوێ چمەوە ئەو مەوزوعم لۆ پێ وڵای ژێراوە یعنی ئەو بە چاوی خۆتم بە خودای بە چاوی خۆم دیتم لە پشت ئێستاش زرار حەلاق ئەو حەدەسەی دەجێڕیتەوە مەرگە و ئەرێ وڵا ئەوش یەک لە چالاچەکان مەسەلەن چالاچکەش هەر لەگەر بوویمە بەس مەسەلەن بە کورتی ئاخر چالاچی کە لە پاش ئەو دەگیرین خیانەتەکە لە پاش ئێرە دەست پێ دەکا چالاکی 11 ڕەبایەکەی دۆری هیران ئەوە لە یادی 16 ئابی پارتی لە مێژ و چالاکی گەورەی نەکردبوو کرابوو ینی بەس ئەوە بەو زەخمیە هەستان بروسکیان لێدا لە بۆ هەموو ناوچەکانی لەقیدوو مەسەلەن ناوچەی ڕانیە هەبوو ئیپژدەر و ناوچەی کۆیە و دەشتی هەولێر و ناوچەی شەقلا و ناوچەی باڵەکایەتی هەر کەسە و بە قووەتێک بێتە لەقیدوو شێخۆسانان نزیک 350 پێشمەرگە کۆ ببوو ئەو کاتی مامۆستا مەلا محەممەد ببوو مەسول لەقیدوو مام خورشیدیش هەر لەوێ بوو خورشێرە سەیدا نەجمەدین یوسفی لەوێ بوو ئەوانە هەیئەی لەق بوون ئەو چالاکییان دانا کە لە یادی 16 ئاب بکرێ ئەمە ئەو ڕەت لە هەمومان بەڕێکەتین یادی بەخێر مامۆستا مەلا محەممەد لە گەرمان بوو ئەوم لەبیر نەچی لەو بینەی لە پاش چیمیا بارانی سەحافیەکی فەڕەنسی ڕۆژنامە نووسی فەڕەنسی ئەمە هەم پێمان دەگۆ مستەر ئەحمەد بەس عەرەبیەکی باشی دەزانی کە هاتبوو بەڕێی ئێران داهاتبوو لە فەڕەنسا هات بۆ ئێران کامێرەی ڤیددیۆ و هەموو شتی کامێرە ڤیددیۆیەکە ئێران ڕێگای نەدا ببینی بەس کامێرەی دیهینا بوو ئەجە لەوێ ئەم ڕسمەکەم هەیە ئەو گرتیتی لە من باوەڕ کە نزیک 200 فیلم زیاتر ئەوەیە من ئاگام لێ بوو ڕسمی هەندێک قومبەلە هەیە بووی چیمیاوی نەتەقیبەوە دیگە ئەوانە هەموو مستەمسەکە لە بۆ پاشە ڕۆژینگۆ ینی بمینێ ڕسمەکانی دەگرت جێەکانی کە چیمیا لەیدا سەرچایەکان ئەوانەی دەگرت ئەوە هاتبوو لێ کۆڵینەوە لە مەسلەی کیمیایی بکە یان هێشتا کیمیایی بەکار هاتبوو بەرێ کیمیایی لە بالیسان شێخۆسان تووتمە خەتێ بالوکاوە بێراوە ئەو منتیقەی هەموو لەیدا بۆ حکومەت بەس زەربەی گەورە بەبەر بالیسان و ئەوەی کەتبوو شێخۆسانان کەتبوو لەو برین ئەو سەحەفیەمان لەگەر بوو لەوێ برین چاوپێکەوتنەی تایبەتی منیشی کرد لە بۆ شەڕ 11 ڕەبایەکەی ڕۆیشتین ئەو سەحەفیەمان لەگەر بوو لەوێ دەمیز باسی سەحەفیەکەی بکەم ڕۆژنامە نووسەکە گەیشتینە سەرچیا لە سەرچیایی بێشێخ تەبەن ئەو قووەتە زۆرە بۆ بەیانی شۆڕ بووینەوە خوارێ شەڕەکە خۆی بە تەما بوو 16 لە سەعات 17 بکرێ بەس تەعجیل بوو بۆ 17 لەسەر 18 17 لەسەر 18 ساڵی 1970
لە یادی دامەزراندنی پارتی قۆتەکانیان تەوزیع کرد 11 ڕەبایە بوو کە لە 1 دقە لێ بدرێ سەعاتەکەشیاندانا وە بزانم 12 شەو بوو بزەبن ئەمە مەفرەزەی پۆڵای بەگەر هێزەکی دەشتی هەولێر کەتی ناوچەی دەشتی هەولێر شەید خدر سوارە سەرپەرشتی دەکرد لەو ڕەبایە نەدرا بەیەک لەحزە کە لێدرا ڕەبایی مەنەژیرە خەڵکەی تێدا بوو ئینسان زاشش بی هەرچێبی کابرا غیرەتیەبی و مقاومەتی باشی کرد و 100,000 جەماعەت هاواریان دەکرد وەرن لەسەر شەڕەفی بارزانی ناتان کوژن خۆتان تەسلیم بکەن کابرا دەیگۆ قوربانی گۆڕی بارزانی بم وازمان لێبینن ئێمە خۆمان تەسلیم ناکەین هەر دەنگمان لە یەک دەچوو زۆر تەقییان لێکرا و ڕەبایەکانی هەمووی گیرە لێرە ئەو دژوارەی کە ئەمەی بەگرتندا کوڕ و بابک دەگیرێن بە دیل جاژ دەبن کوڕەکە ئەمری هەر 15-16 سار دەبی لە پێش چاوی هەموو ئەو خەڵکەی هەردووچیان ڕم دەکە کە لەساس ئەمن پێشمەرگەمە و نیشتمان پەروەرم و نابی جاش هەبی و کوڕەکەی چی بوو کوڕەکە جاش بوو لەگە بابی بووە لە ڕەبایە هەردووچیان پێکەوە هەر دەگیرێن هەردووچیان ڕم دەکە ئەمە هەر ئەم کەسێک کە ئێمەی بەگرتندا چەند دوای ئەوە هەر دەڕۆژ دوایەوە ئێمە بەگرتن دەدا پێشتریش هەر لە ئەو گردی میراوە دەرێن لە ئیڤەکی عسکەریدایە چەندجی شعبیەک عسکەریش تێدا کوشتیە ئەو حەدەسەشەیە ئەمنە شتانم زانی بوو لەو شەخصەی ینی قەت فکری خیانەتم لێ نەدەکرد ینی کەسە چووە ئەتو ئیڤەشی عسکەری بسووتێنی و ئەسکەری تێدا بکوژی و لە پێشچاوی خەڵک بە ئاشکرا دوو کەس ڕمکەی و فکری خیانەتم بەس ئەگەر پێشینەیم زانی با فکرم لێ دەکرد بەس لەبەرم هیچ پێشینەیەکی ئەو کەسەم نەدەزانی بە هەر حاڵ ئەو شەڕەتەوا بوو بەداخەوە 6 پێشمەرگەمان شەهید بوو لەوێ یەک لە هەرا خۆشەویستترین هاوڕێکانم لەو شەڕە شەهید بوو ناوی شەیدا بوو لە عمری خۆم بوو کە زۆر پێکەوە بووین زۆر یەکدیمان خۆش دەویست باور کە لە ڕەبایە هاتینە خوارێک لە پاشەوەی کە گەڕاینەوە هەواڵان گوتیان فلان کەس شەهید بووە و پێشی بڕۆین ڕسممان هەیە ڕسمی جەماعی هەیە کە شایی دەکەین و هەڵپەرچیە و 200-300 پێشمەرگە بەرە و چالاکی دەڕۆین لەگەر شەیدای دەستمان لە ملیە کرد گوتی گەردەنم ئازاکاویش گوتم کەسە لە ڕسمەکە هەیە ناوەڵە بەس ڕسمی هەیە پێکەوەینە مەزموعچین پێکەوە ڕاوستاینە گەردەنم ئازاکە و ئەوانە بە زۆریش ئەویان هینا ینی ئەو مەسوولەکەی خزمی بوو دەیگۆ نابی بێ ئەوش گوتی لۆ خەبات دێ ئەمن نایە هاتوو شەهید بوو هاتوو بەداخەوە شەهید بوو ئێستاش هەر جاری لە ئەوروپا دێمەوە هەوڵ دەدەم دەستمە شێخۆسانان چکە جەنازەکەیمان بردیانەوە بە هەر حاڵ ئەو شەڕە تێپەڕی گەڕاینەوە شێخۆسانە کاک خەبات ئەنجا ئەوە لە ئاڵقەی داهاتوو باسی ئەو گرتنەی خۆتانەکەم ئەمێ بزانم چۆن گیران ئەزە فعلان ئەمیش گەیشتیمە ئەو حەدەسەی کە ئێستا دەچینە ناوگرتنەکەی لە نەفەش ئەم ئاڵقەیە کاتمان نەما لە ئاڵقەی داهاتوو هەندێک بە وردی باسیەوەکەین ئەمێ بزانم چۆن گیران ئەم کەسە چی بەسەر هات ئێوە چیتان بەسەر هات تا ئاڵقەی داهاتوو کاتێکی خۆش بۆ هەموو لایەک